بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. خۆشەویستانم سلام و ڕەحمەت و بەرەکەتی خۆی گەورەتان لێبێت و جارێکتر لە بەرنامەی شیرین چا لە کەناڵی ئاسمانی پەیام لە باسە زۆر گرنگەکانی نزیک بوونەوە لە مردن بە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست گەشتینەوە. لە زۆر زووەوە دامەزرۆی ئەم دیدارم لە خزمەت جنابی بەڕێز کە زانا کە جنابیان لە بەریتانیا ژین و گەڕاونەتەوە کوردستان عەرزیم کرد کە منە ویست بە ڕێگەی ڤیدۆیەکی مۆبایل ئەم بەسەرهاتم بۆ بنێرە نەمەزانی کە قەدەری خۆی گەورە ئەو ڕێگە ئاسانەکە بۆ منیش و بۆ جنابیشیان و بۆ ئێوەی ئازیز و خۆشەویستیش کە بینەری ئەم ئەڵقە زۆر گرنگە بن کە جنابیان هاتونەتەوە کوردستان و لێرە بە خزمەتێکن. کاک زانەگیان خوا بەخێر. زۆر خۆشحاڵم. بارەک الله فیک. ڕزاوەت و یاخوا ئینشاءالله. کاک زانەگیان حەزەکەم پێشەوەی بەسەرهاتەکەت باس بکەی. طبعا جنابتان لە سلێمانی بوون و کاتی خۆی کە ڕۆشتونەتە بەریتانیا لە ڕێگە هەست ناکەی کە قەدەرێک ئینسان بەردەوامە با بۆ یعنی قەدەری ئێمە نەخشێنرا و ئێمە بەسەر قەدەری خۆمان ناڕۆین لەو ڕێگەی کە ڕۆشتی بۆ بەریتانیا هەست بە قەدەری سەیرە ناکرد یعنی شتی سیر بێتە ڕێتان. بسم الله الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. طبعا إنسان كرجاء كجريت بر دايم بش بخواي جرب بسي لها مكاتك إنسان أجر استقامة ثباتي هبو لسر أويك خوي بالرأي بيتي رضيت بالله ربا وبالإسلام دينا وبمحمد صلى الله عليه وسلم نبيا ورسولا أجر هو برنامج بو يترى أو كاتخواي جورش بەپێی ئەزکارەکانی ئێواران و بەیانیان و ئەوانە خوای گەورەش دایم ئەتپارێزێ دایم دەستی بە ئومورەکانی تۆیە تۆ ئاگاداریش نی چکە بۆ بەڕاستی ئینسان مادەیە ئینسان مادەیە و چاویشی سنوورێکی مەحدوو دەبینێ. بەڵام زۆر جار ئینسان کە تووشی دڵە ڕاوکەیەکە بێت یانە خۆشتێکە بێ ئیتر جاری وە خوای گەورەش ئەو نیعمەتت پێدا کە شتانێکت پیشانەدات ئاياتێکی خۆی پیشانەدات وەکۆی کە خوای گەورە مەسەڵەن لە چەندین شوێنە لە قورئانە باسەکە یەکێک لەوانە ئەصحاب الکەهف کە خوای گەورە بە یەک لەحزە هەموویانی خەواند و کاتێک بە خەبەر هاتن و نەزانی چەند ساتێک تێپەڕی بوو بەڵام سەیرێکی لەولا 300 ساڵەوان خەوت بوون کە هاتنە دەرەوە یعنی ئەوە ئاەتێکە لە ئاەتەکانی خوای گەورە. جا من بڕوام بەوەیە کە هەر کاتێک بەندە زۆر بە تەواوەتی پشت بە خوای گەورە بەستێ خوای گەورەش قەت لە بیری ناکە و هەر کاتێک بەلا ڕێیەکا بڕوا خوای گەورە ئاەتێکی وای پیشانەدا کە بیهێنێتەوە سەر ڕێگاکەی خۆی. تێبگەین لەو نامانە. بەڵێ من شتم زۆرە بینی لەو ڕێگایە بەس دوو بەسەرهاتی باسەکەم یەکێکیان لەوانە لە شوێنێک لەگەڵ 7-8 نەفەر بووین لە تورکیا گیرمان خواردبوو جەندەرمەی تورکی دەوری دابووین ئێمەش تەبان مەبەستەکەمانەوە بوو کە لەوێ نەجاتمان بێ و دەرچینوانە لەو کاتە وەکو بڵێ خوای گەورە شتێکی بە فکری مناهێنا چنگە خۆڵم هەڵگرت و ئاەتەکەی سوورەتی یاسین کە ئەفەرمێ وجعلنا من بين أيديهم سدا ومن خلفهم سدا فأغشيناهم فهم لا يبصرون سێ جارم خوێن بەسەریا و ڕژاندم. ئێمە پیاوێکیش هەیە هەروەکو شایەتم لێرە ناوی کاک سەلامە 4-5 نەفەر بوون لەو ژوورە چووینە دەرەوە و چۆن چووینە دەرەوە سوبحان الله کەس نەیبینیم. ئەرەوەڵە یەکێکی تریش لەوانە لەو ئاەتانە لە یۆنان بووم ئەو شتانەی کە بڵێن بە عەمەلی بە چای خۆم عەون و یارمەتی خوای گەورە مەبینی لە یۆنان بووم کەس دەرنەئاچوو خوای گەورە نەفەرێکی کرد بە سەبەب بۆ من
بە سارەیەکەوە هات و چوومە ناو سارەکەیەوە شوێنەکەشم زۆر تەنگ بوو ئیتر بەڕاستی ئەو ئاەتم زۆرە خوێندەوە ئاەتەل کورسیم زۆرە خوێند لە کۆنتترۆلی ئەوەی کە ئەچێتە ناو باخیرەی ئیتالیاوە دەرگایەکەی کردەوە عسکەرەکە بەخۆی و سەگێکی پۆلیسیەوە سبحان الله سەگەکە ئەهات سەیریە کردم دێگەی جوندەکە ئەهات سەیریە کردم بەس وەک بڵێ خوای گەورە ستری کردبوو نانەبینیم ئیتر یعنی من ئەموو یعنی زۆرم بەداوە سیر بوو کە ئەو بۆ من نابینێ ئیتر ئەوە بوو خوای گەورە من ئەو دوایەتم لەوێ بینی بەڕاستی ئیتر خوای گەورەش زۆر لە زۆر شوێن یارمەتیەدام ینی سەفەرێکی دوور و درێژم هەبوو ئیتر ناکرێ باسی بکەم ینی هەر هەمووی چکە هینەتی زۆرە خەیان کاک زانا ئەو باسی کە ئێمە ئەمڕۆ ئەمانەوێت جنابتان بە دوور و درێژی بۆمان باسکەیت و ئیحساساتی خۆت لەو گەشتی یاخود لەو ئەزمموی کە پێوترێت ئەزمموی نزیکبوونەوە لە مردن چۆن بینیت ئینسان چۆنەکەوێتە حاڵەتی مردن و نزیکبوونەوە لە مردن حەزەکەم هەر لە سەرەتاوە چۆن تووشی ئەمە بوویت و چینە ناو مۆزوعەکە باسیمانەوە بکەیت بەڵێ ساڵی 2005 بوو ئەوانەی کە لە بیرم بێ لە شاری لەندەن نەژەم ئارەیەکیان هاتمەوە لە لای یەک دوو برادەری فەلەستینی داوەت بووم لە ئیش هاتینەوە نانمان خوارد و بوو بە دەوروبەری سەعات 6 ئێوارە لەخۆ وەزعم تێک چوو تەنیا بووی ئەو کاتە ماڵ ناڵ لەگەڵ نەبووی نا هەرخۆم بە تەنیا بووم لە ماڵێکە ژەم وەزم زۆر تێک چوو سەرسوڕانێک لێیدام هەستمە کرد ئەو سەرسوڕانە تەبیعینی چکە من پێشتر هەموو ئینسانێک نەخۆش کەوتووە و تووشی سەرە گێژایبی ئەوانە ئەزانی ئەوە هی نەخۆشیەوەوانە بەس من هەستم کرد ئەو سەرسوڕانەی من تەبیعی نییە زۆر بە شێوازێکی زۆر قورس سەرمەسوڕە بۆیە تەقریبەن سەعات 6:30 ئێوارە ئیزنم لە جەماعەت وەرگرت وتم منە ڕۆمەوە وەزعم زۆر تێک چووەوانە ڕۆمە لە ماڵەوە ئیسراحەتەیەکەم ئەو وتی بابێمەوە لەگەڵ تاوە هیچ کێشە نییە من هەر پێسە زۆر مانوو بووم ئەمڕۆ نانیشم خواردەوەوانە خۆم وام لێکدایەوە ماڵەکانمان دوور نەبوو تەقریبەن هە بەرامبەر یەک بووین هاتمە ماڵەوە یعنی زۆر وەزعم تێک چوو یعنی هەستمە کرد ئەم بینایە بە کاملی لەسەر سەرمە سەیری تەلەڤیزۆنمە کرد تەلەڤیزۆنەکە و هاوان ڕۆی دوای ئەهاتەوە پێشم منیش ئەوهامە کرد و ئاتەل کورسیمە خوێند و دوعاکانمە خوێندوانە و بەخوای ئیسپادەی نەبوو حەسام چوومە حەمامەکە دەست و دەم و چاوم شۆرد و دەستنێژەکەم شۆرد و هاتمەوە نوێژی مەغریبم کردوانە و هەر ئیسپادەی نەبوو زۆر وەزعم خراپ بوو یعنی سات لە دوای سات وەزعم خراپترە بوو وەڵا هەسام وتم بچم پیاسەیەکی دەرەوە بکەم سبحان الله دەرگای دەرەوەم کردەوە و ڕۆیشتمە دەرەوە لا ئیرادیەن دەم لە خۆی قسەیە کرد قسەمە کرد مەوزوعمە گێڕایەوە یعنی لە بیدایەتی سەفەرەکەمەوە چۆن هاتبووم هەمووی پێوتمەوە دەمەما لە خۆنە شتێک هەستمەکە شتم پێڵێ پیاسەیەکی زۆرم کرد تا ئەوسەر ڕۆشتم ئەمیز دەمم ڕاگرم وەمەزانی خۆم لەگەڵ خۆما قساکەم وەمەزانی تێک چووم هەستمەکە شێت بووم وڵاتم نەوەڵا با بگەڕێمەوە ماڵەوە باشترە گەڕامەوە گەشتمەوە لای ماڵەوە دووبارە دەموچاوم شۆردەوە هەر وەزعم خراپترە بوو وەڵانجا ڕەک چووم لە ژوورێکم هەبوو قەرەوێڵەی خەوەکەم لەوێ بوو تەلەڤیزۆن و شتەکەشم هەر لەوێ بوو وەڵا دانیشتم و بە تەواوەتی وەزعم تێک چوو بوو بە نزیکەی سەعات
دوای حەوت ئیتر قوربان گیان ئەنجا تەزوێک بە لەشما هات تەزوێک بە لەشما هات یەکێک کە چۆن لە ئاوێکی هەڵژەنی دوو لێفەی تەڕیش بێنی بیەی بەسەریە ئەنجا دوو کێبڵی کارە باش بکەیتە سەری ئەوە ئازار هەبوو هەر زۆر زۆر عەجیب بووم هەتا ئێستا لە ژیانمە من شتی وام نەبینیوە یعنی ئاوا دەستم لە خۆمەدا مامەسا پاتێ هەموو گیان مەدود کارەبایە وەڵای تر بەو وەزعەوە بووم ئەمیز هەستمەوە و هەڵەسامەوە و لەو کاتە سوبحان الله فکرەیەکم بۆ هات یەکسەر تەلەفۆنەکەم هەڵگرت لەو مەنتیقەی ئێمە لەو مەنتیقەیە لە لەندەن بە هەموویەوە 4 نەفەر برادەرم بوون یەکیان ناوی فاڕۆق بوو خەڵکی ڕانیە بوو ڕقەمەکەی مێنایە سەری و تەلەفۆنێکم بۆ کرد هەرەوەنم بە بیریەت وتم فریام کەەوە خەریکان برم ئیتر تەلەفۆنەکە لە دەست بکەوتە خوارەوە وەڵا بە هەر حاڵێک بێ هەسامەوە ئەمیز دانیشمەوەنە و یعنی خۆم تەسلیم نەکەم تەسلیمی ئەو وەزعە نەبم بەس وەڵاتر هیچ عیلاجم نەما عیلاجم نەما ڕاکشام لەسەرینەکەم لەسەر قەرەوێڵەکەم کە ڕاکشام دەستی پێکرد ماوە سەفاتێ یعنی سبحان الله ئەو شاخی گۆیژێز چۆن بێنی لەسەر ئانوو لەسەر منی هەنداناوە هەر زۆر زۆر ئازارێکی زۆر عەجیب مەبوو وەڵا لەخۆ شتێک هات بە دڵ ماوەتم ئەمە سەکەڕاتی مەوتە دەستم کرد بە خوێندنی ئەو دوعایە کە ئەفەرمێ اللهم أعني على سكرات الموت زۆر ئەو دوعام زۆرە خوێند و لا إله إلا الله زۆرە خوێند و شاد و ئیمانم زۆرە هێنا و لەوەیە بووم ئەمیز کۆنتڕۆڵی خۆم لە دەست نەدەم نەخەوم چاوم نەنووقێنم ئیتر چاوم ئەویز بە زۆر بوون و قێوە منیش ئەمیز نەینووقێنم و بۆی هەر چۆنێک بێت لەو دنیاە دەرنەچم نەکەومەوە حاڵەتەوە بێهۆشەکەوتی بەڵێ وەڵا فترەیەکی زۆر بەو شێوازە بووم کە جسمم بەو شێوازی کارەبا و ئیتر هەستە بە ساردبوونەوەی قاچ نەکرد نە هەستم بە هیچ ناکرد بەس هەستمە کرد دڵم زۆر سەریع لێدا هەستم بە هاتوچۆی خوێنمە کرد لە ناو گیانمە هەستمە کرد بە هەموو دەمارەکانم خوێنە ڕوا و خوێنیەت ئیتر سەکەڕاتی مەوتە یعنی بەڕاستی هیچ شتێک لە سەکەڕاتی مەوت قورستر و بە ئازارتر نی لەگەڵەوە شادە و ئیمانم هێنا و ئەوانە لەپڕ چاوم نوقە تەواوە تەسلیم بووم کە چاوم نوقە بۆ فترێک نازام چوومە حاڵەتی بێهۆشیەوە فترێک هەستمە کرد هیچ ئاگام لە دنیا نەماوە وەڵاوە سەفاتێ لەپڕ چاوم کردەوە ئەو شتەم لەسەر نەمابوو ئازار نەمابوو ئازارم نەمابوو وتم ئەی ئەلحەمدوللیلا وابزانم چاک بووم وەڵا ئاوا سەیرم کرد ئەبینم نەفەرێک لە ژوورەکەما چۆکە نەوزانی خۆت لە خوارۆ نیت هەر ژوورەکەی خۆم مەبینی لەسەرەوە بوویت هێشتا هەر لەسەر قەرەوێڵەکەم بووم هەر لەسەر قەرەوێڵەکەم بووم ئەمیز هەستمەوە دانیشم نەمەتوانی بەس هەر ڕاکشا بووم ئەتی موشکیلە نی هەرەواش بم باشە ئاوا سەیرم کرد نەفەرێک هات چۆیە کرد وەڵا وتمەوە کێی جەنابەت وەڵا زۆر مشەوەژگار بوو ئەو هایە کرد ئەوەنەی کە بەبیرم دێ ئەوها دەمی بێرەوێ بوو زۆر بە پەلا چوێ ئەو سەر هاتەوە ئەم سەر هاتەوە لای من ئەڕۆشتەوە ئەو سەر منیش لە خۆ ئەم پیاوە مشەوەش وەڵا پێی گوتم تی دەی فڵانە کەس
کە ئەو سوبحان الله ماوەسە کە ئەو دەستی کردەوە بە قسەکردن ئازارەکە ماتەوە گەڕایەوە بەڵێ دەستی پێکردەوە عینەن وەڵا وتی ئەی نوکتەیەکی خۆش قسەیەکی خۆش شتێک هیچ نییە بۆمان بڵێ وەڵام منیش لە تاو ئازار و هینوانە وتم نوکتەی چی و کاکە تۆ باسی چیەکەی من خەریکە بمرم نەتەناسی نەمەناسی وتی دە باشە واز لەوە بێنە هەنێک هاتوچۆی کرد و ڕۆژیوانە و وتی ئەی گۆرانی چی لەبەر حەسەن زیرەک گۆرانێکی زۆر خۆشی هەیە ئەڵێ هەی مەریەمێ وەڵا دەستی پێکرد سبحان الله مامەسا دەستی پێکرد منیش زمانم خەریب بۆ چوە سەرینی ئەو گۆرانی هەی مەریەمێ بڵێ ئەچوە سەرینی ئەو کۆرە بابا من خەریکە بمرم گۆرانی چیەڵێ وەڵا زۆر محاوەلەی کرد زۆر هات و قسەی ئەکرد و شتی ڕابردوو ئەهێنا بیرم و هینیە کرد و ئەم حادەش نازانی ئەمە کێیە نەمەزانی کێیە بەس ئەوە نەمەزانی ئاوا دەستی بێرەوەی گرتە بوو زۆر ئینسانێکی مشەوەش دیار بوو ڕۆیشتە ئەو سەر ئەهاتەوە وەڵام مامۆستا من طبعا لە هینی نۆرماڵی خۆمان نەما بووم لەم حاڵەتێکی ئێستا نۆرماڵم لە ناو دنیایەکی غەوغایەکی زۆر عەجیبە مێشکم بەس کاک زانا هێشتا نەیچووشتە دەروی جسم هێشتا هەر لەوێ بووم یعنی ئینسان لەو بەینە شتێکی ترە بینێ غەیری ئەوەی کە لەسەرەوەی بینێ بەڵێ من یەکسەر چوومە ئەو حاڵەتەی کە ئیتر لە دوای ئەوەی کە چاوم داخست و بە تەواوەتی تەسلیم بووم ئەمە بینی ئیتر لە هینی دووەمە چاوم کردبووە بەس من وەکو ئەسلی لەسەر قەرەوێڵەکە چاوم نەکردبووەوە ینی ئەوەی سەر خەیڕۆڵک لاشەکە نەبوو ئەو لاشەکەم نەبوو من چوو بوومە دنیایەکی ترەوە بەڵێ چاوم کردەوە ئیتر لەوێ بەس هەر لەسەر قەرەوڵەکەی بەڵێ نزیکی لاشەکەتی کە خوای گەورە فەرمێ عینە اليەقین یعنی کە چاوم کردەوە چاوم زۆر لەوەی جارانم بە قووەتر بوو هەستم زۆر بەشتی ترە کرد هەستم زۆر بە قووەت ببوو بەس غەوغایەک وەکو بڵێ 10-15 نەفەر لە ناو مێشکمە هاوار بکەن بەیەکەوە کە هاواریانە کرد و ئەویش قسەکانیە کرد و منیش وەکو جازبیەتێکە چوومە سەرینی ئەو ئەهاتمەوە و کۆنتڕۆڵی خۆمە هێنایەوە و بەگوێی ئەو مناکردوانە سبحان الله لەو کاتەیە بوو 3 نەفەر هاتنە ژوورەوە ئەویش لەوێ هەر بەڵێ ئەو کە ئەوان هاتن ئەو ڕایک ئەو نەما نازانم چی لێ هات وەڵا ئاوا چاوم بۆی گەڕاوتمەوە نەفرەت ئەمیز بڵێم ئەو نەفرەت چی لێ هاتووانە نەمەتوانی بەس تۆ ئیزعاج بووی بە قسەکانی ئەو من زۆر پێی ئیزعاج بووم یعنی هەستما کردم بابا من خەریکە بمرم من گۆرانی چی بڵێم من نەخۆشم من ئەوە هام لێ هاتووە ئەم مەزعم بەسەرا هاتووە و ئیلهامێکیش هاتە ناو دڵمەوەی و دەمە سەکەراتی مەوتە تۆ ئەمری ئەمڕۆ ئیتر لەو کاتی مردنە و لەو کاتی سەکەراتی مەوتە ئەمەش هاتبوو ئەهات و ئەڕۆشت و هینیە کردوانە زۆر پێی قەڵز بووم وەڵا لەو کاتەیە مامۆستا 3 نەفەر هاتنە ژوورەوە 3 نەفەر تەقریبەن بە قەریەکە بوون یەکیان ئەوەی ئەو سەریان تۆزێک باڵای لەوانی تر کورتتر بوو هەستێکە لە دەرگاوە هاتنیا لە دیوار نەمەزای لە شوات بەس کە ئاوا لایەکم کردەوە 3 نەفەرم بینی ئەوە هاتن ئەو منیش هەر لەسا قەرەوێڵەکەم ڕاکشاوم بە سوبحان الله چاوێکت هەیە مامۆستا هەر 4 دەورە دەبینی ینی هەر ئەوە نیە پێشەوە هەرەوە نییە پێشەوە بینی هەموو 4 دەورە دەبینی ئەو لا ئەبینی ئەو لا ئەبینی چاوێکی زۆر بە قووەتە دەبێ وەڵا سەیرم کرد و هەرسێکیان جلی سپیان لەبەرا بوو ئینسانی زۆر ئەهوەن و زۆر لەسەرخۆ و هاتن لە تەنیشتن دانیشتن یەکیان قسەیە کرد وتی ئەزانی ئەمڕۆ ئەجەلت دێ منیش وەکو ئیلهامێک کە پێشوەختە
یینی ئەوم کردبوو کە حسابی ئەوم کردبوو کە ئەمزانی ئەجەلمە وتم بەڵێ هەستەکەم ئەمڕۆ ئەجەلم دێ ئێوتی باشە بخوێنە وتم چی بخوێنم ئیتر سبحان الله مامۆستا تەمەن لەگەڵ ئەوان کە دێن و ئەم غەوغا و هینە لە ناو مێشکتا و ئەم هەستەکەی کێوێک بەسەر سەرتەوەیە و جانت تەزووی کارەبایە و ئەویش پێوتم بخوێنە هەموو چی بخوێنم ئەوی چی لەبەرە من نازانم ئەویت بڵێ لا ئیلاهە ئیلا الله هەموو لا ئیلاهە ئیلا الله ئەویت بڵێ اللهم ألحقني بالشهداء والصالحين منی جارەموت اللهم ألحقني بالشهداء والصالحين هەر ئەوە مەوتەوە دوایی وتی بخوێنە وتم چی بخوێنم دی سوورەتی واقعە منیش ئەمیز کۆنتڕۆڵی خۆم بکەم بەڕاستی هەرەمیز بیخوێنم و نەمەزانی لە چۆوە دەست پێ بکەم بۆ خۆی دەستی پێکرد إذا وقعت الواقعة ليس لوقعتها ئیتر سبحان الله تۆماتیکیان زمانم چۆیە سەر هینی ئەو بێ کۆما خوێن وەڵا خوێنمان ماوەسە ئەم خوێندوو ئازارم زیاترە بوو ئازارم زۆر بوو یعنی وام لێ هاتبوو حەزما کرد بتەقمەوە پارچە پارچە بم ئیتر یعنی ئەوەنە لە خۆم بێزار بوو ئەمە طبعا لەم کاتە کە من ئەم شتانم بەسەریەت ئەو چوار برادەرەی کە لە لەندەن بوون بەسەرمەوەن یەکیان ئەگریا و یەکیان هینیە کرد و من ئەوانم نابینی ئەوان بەسەرمەوە بوون وأنتم حينئذ تنظرون ونحن أقرب إليه منكم ولكن لا تبصرون أن مني نابيني أو سنفرا نابيني ليوان والله زۆر وەزعەکەم زۆر تێکچوو یعنی ئیتر گەیشتمە ئەو پەڕی ئەمووی شتێک بەردەسم کەوێ و یعنی خۆمی پێ نەجاددەم هیچ دەسەڵاتێکشم نەمابوو وەڵا ڕۆژ ئەو ئاەتانەمان خوێن سوورەتی واقعام خوێن لەگەڵیان هەتا گەشتمەوە ئاەتەی ئەفەرمێ فلولا إذا بلغت الحلقوم وەڵا ماوەسە ئاوە سەیرم کرد دانەیەک هات زۆر گەورە بوو لە ئاسمان بەڵێ وەڵا هاتە بەردەمم لەگەڵ گەشتە ئەو ئاەتە بەڵێ وەڵا هاتە بەردەمم ئاوا سەیرێکی کردم پێکەنینەکەی زۆر ئەوە نەبوو بەس یعنی بزەیەکی زۆر جوانیە کرد یەکسەری تر هەستم کردوتم ئەمان مەلەک المەوتە وەڵا ئەوانی سەیریانە کرد هەرکە هات ماوەسە هەرکە هات ڕۆحم دەستی پێ کرد قاسمەوە بەڵ ئەوها سەیرمە کرد وەڵا هات گەشتە ئێرەم گەشتە پشتێنم قاسم پێوە نەما هیچ هەستمە کرد لە ناو دەمارەکانم ڕایە کێشێ بەزیانی سبحان الله یەک هێز و قووەتی هەیە هەرکە دێتە بەرامبەرت یەکسەر تۆ بەرەوەوە ڕۆی یەکسەر ڕوحت دەرەچێ بەبێەوەی هیچیش بکە هەر سیر دەکە بەڵێ هەڵاوە سا سەیری کردم یەک بزەی کرد و ڕۆحم دەرچوو ئیتر مامەسا ئەنجا من کەوتمە ئیسراحەتەوە ئازاری نەبوو ڕۆحکێشان نەخێر بەس شتێکی زۆر عەجیبە کە خوای گەورە ويسألونك عن الروح قل الروح من أمر ربي يعني هەستەکەی ڕۆح پاوەرە ڕۆح قووەتێکە
ئەمەی کە تۆ ئێستا ئەم جسمەی تۆی دێنێ و دەبا و تەفەکوورەکەی و خەیاڵاتەکەی و هینەکەی ئەمە ڕوحەکەتە. ئەم جسمە کە تۆ ئەم ڕوحەیتیانەمە ئەم جسمە هیچ نییە مامەست وا قەپاقێک وایە فڕێی لەوناوە. وەڵا هات گەیشتە پشتێنم ئیسراحەتم کرد خەش وەڵا دوایی دەستی پێ کرد ئەو هات دەستم ئەو های لێ هات هەردووکیانمە بینی ئەوها سەیرمەکردن لێرەوە دەستی پێکرد هات ئەوەش هات ینی ئەوە بە وردی تۆ خۆ چاوەڕێ و ئاگاداری لەناو دەمارەکانمەوە ئەم بینیەتە دەرەوە هات گەشتە سیەکانم ئەوانەشم نەما گورچی لەم نەما گورچیلەکانمە بینی دەرەچوون ڕۆحی تیا دەڕۆ. بەڵێ هات گەشتە سیەکانم کە گەیشتە سیەکانم هەستمە کرد ئیتر ینی هەستێکی ئەمە چۆن هەناسە بدەم ئەی من چۆن دەخوام برم ئەی ینی نەمەزانی مردنەکە چۆنە من چۆن هەناسە بدەم ئیتر وەڵا لە سیەکانیشم دەرچوو کە لە سیەکانم دەرچوو بەزەوەم زەحمەت بوو تۆزێک کە لێرە دەرچوو هاتە ناو دڵمەوە کە گەیشتە ناو دڵم وتم ئەمەیە مردن کورە الحەمدوللا نەجاتم بوو. وەڵا گەیشتە ناو دڵم جایەکشتم لەبیر چوو مامەسا کە ئەو ڕوحە گەیشتە پشتێنم دڵم زۆر سەریع لێدا ئاگام لە بەس ئاگام لە لێدانی دڵم بوو ینی لە دەقەیەکە نەزانم نۆرماڵ ئینسان چەند لێدا بەس من بەڵێ هەستمە کرد زۆر زیاتر ینی ئاوانی هەستمە کرد ئاوا لێدا بەس کە گەیشتە دڵم کە لە دڵیشم دەستی کرد بە دەرچوون دڵم لە دەقەیەکە یەک جارێ تەپ یەک جار وەڵا هات لەوێەوە هات ئیتر لەو مەسافەیە ئەوانیش زۆر یارمەتیانەدام زوو شادە و ئیمانم هێنا و هەر بە یارمەتی ئەو شەخصە و زوو ئەو ئاەتانەی ئەو دوعانەی پێوتمەوە کەیوت بل الرفيق الأعلى مع النبيين والصديقين والشهداء والصالحين ئەوەی زۆر پێوتمەوە. ئەم مەلەک المەوت پێوتی نا ئەو نەفەرێک کە لێ مەلایکەی تر مەلەک المەوت هیچت پێ ناڵێ مەوەست هیچ قسەشت لەگەڵ ناکە ئەوها ڕائوەستێ و ئیتر یا تووڕەیە لێت یان پێیەکەنێ ئەوانەی کە من لە هینی ترەوە بیستومە هەیە بە تووڕەی بۆیاتەوە هەیە بە بێدەنگی هەروەک ئینسانێکی بۆ تۆ زەردەخەنەیەکی کە باش بوو بەس بۆ من یەک بزەی کرد کە بزەکەی کرد لەگەڵ هاتن و بزەکردنیایتر من ڕۆحم دەرچوو گەیشتە سەر دڵم گەیشتە سەر دڵم لە دڵیشم دەرچوو هەتە ئێرە منیش لەو کاتانەیە هەر ئەو ئاەتەمەوتەوە فەلەولا ئیذا بەلەغەت الحلقوم وأنتم حينئذ تنظرون ونحن أقرب إليه منكم ولكن لا قشت أعرم ما وسط لو كاتا كجشت إيرم أو بيني كأو هايك الماوس ملك الموت بله دسي عليك بله دسي أو هاجرت سركي روحي من بدس أو أبو سركي شيء أعلى رم جيربو ماوس يعني دسيكي ڕوحەکەی من سەری بەدەستەوە دەستێکیەوە بوو بەڵێ لە نێوان لاشەی خۆم و لە نێوان دەستی ئەو هاوەسا بوو ئەلەوێ ڕایگرت یعنی من چاوەڕێ بووم دەریکە ڕایگرت یعنی پێمە وت بەزیتر بە تەواوەتی ئیسراحەتم گرماوەسا بەتەواوەتی کە دەرچوو بەڵێ بەتەواوەتی یعنی کەوتمە دنیای حاڵەتێکی زۆر خۆش کاکزان ئەتوانی وەسفی ئەو حاڵەتەمان بۆ بکەی چۆن وەسف ناکرێ وەسف ناکرێ ئێستا فەقیرێک یان تینوویەک لە بیابانێکە لە خۆ لە پڕ بکەوێتە ناو ناز و نیعمەتێکی زۆرەوە چۆنە
لە پڕ بکەوێتە ناو وتێلێکی مەسەڵەن بە هەموو شێوازە کامل مواسەفاتەوە چۆنە چی لێ یەکێک لە زاناکان کاک زانا ڕۆژاوایەکان ئەم دیاردەی بینیەوە وەسفێەوە کاڵێ ئەوەی ئێمە ئەیگەڕینەوە ئەوەی کە ئەم نزیک بنەوە لە مردنەی بینیوە ئەیگەڕێتەوە وەکو وایە تۆ شاخێ بکەی بە کونی دەرزیەکە ئاکرێ ئەڵێ ناکرێ ئەڵێ وەکو وایە تۆ کتێبێکی گەورە کتێبێکی گەورە بە نیوەی پیتەکان بنووسی معنای هەیە لە معنای نییە بەس مەجبورین بیگەڕنەوە ئەوەی کە بینیومە بەس خۆ مەزانم چییە نە ئەوترێ نە ئەنووسرێ نە کەس ئەتوانێ وەسفی بکە وەڵای من بەس لەبەرچیە مەوزوعە گەڕمەوە بۆ کەم کەسیشی گەڕمەوە چکە بەس لەبەرەوە ئینشاءڵڵا خوای گەورە ببێتە مای دەرسێک هیدایەتێک بۆ خەڵکێک کە لە دنیای مادەیە ئاژین یعنی سبحان الله ماوەسەفاتی ئینسان نازانێت لە چ کاتێکە دێبۆت یعنی ئەوەی کە من تەسەورم ناکرد و لە نیەتمان نەبوو ئەو شتە بوو بە سبحان الله لە مودەی چەند لەحزەیەکە ئیتر دەست پێەکە و هیچ دەسەڵاتێکیشت نییە ئیتر لەو کاتە مامۆستا ڕایگرتم مەلەکول مەوت بەو شێوازە ڕایگرتم ئیتر من بەڕاستی کەوتمە دنیایەکەوە کەوتمە حاڵەتێکەوە کە ئیتر خۆشی وام هەتا ئێستا نەبینیوە ئێستاش بڕوا بکە کە بۆتە گەڕمەوە یعنی تامەکەی لە ناو دڵمایە ئیتر زۆر مرتاح بووم ئەوانە پێم خۆش بوو ئەموت کورەموت هەموو تەواوەتی نەجاتم دەبا بڕۆین زۆرم پێ ئەوت ئەویش ئەیوت جارە ڕاوەستە ئەویت ئەجەلت هێشتا تەواو نەبووە لە ئەسنای ئەوانەیە بووم دەولا سێرێکم کرد هەرەو مەلەکول مەوتەی کە منی ڕاگرت بوو ڕۆحی دوو نەفەری تری کێشە هەرو کاتە بەڵێ یەکێک لەوانە منداڵێک بوو یەکێکی تریش پیاەک بوو ڕۆحەکە بینی بە دەسیە دەرهێنانەکەی نیم ئەوهای کرد و دەرهێنا ئەویانی دەرهێنا تۆزێکیکەی پێچوو ئەوهای کرد و ئەوی تریشانی دەرێنا بەس ئەیگرت و ڕەوانیە کرد بەریە بۆ ئاسڵێ خۆی ڕۆیشت یا مەلایکەی برد نا هەستمە کرد ئەیاتە دەست مەزموعەیەکی تر هەردووکیانە بینی بەڵێ مریژتم ئەی من ئەوی تۆ ڕاوەستە پەلەمەکە ئەوە تەمان ئەوی تریان پێوت مەلەکول مەوت قسەی لەگەڵ ناکرد ئەو مەلایکەی تری هەرە مودەی ئەی من دەبات با منیش بڕۆم هەرەویت ڕاوەستە پەلەمەکە سەبرت هەبێ بۆ وەڵات لەوانە بووم ئاوا سەرێکی خوارەوەم کرد ماوەستا لاشەی خۆم لێ دیار بوو وەڵا هەندێک یعنی ئەهاتە پێش لێم خۆممە بینی ڕەنگێکی سپی هەڵگەڕاوم هەموو گیانم ئارەقەیە حتا بێدەکەم نییە ئەوەی لەسەری ڕاکشا بووم هەمووی تەڕە چواردەوەرەکە ئەوە نەم ئارەقە کرد بوو هەر خۆشە بووی تەنیا من هەستم بەو ئارەقەوهینە نەکرد بوو بەس سەیرمە کرد سەیری خۆممە کرد بەو شێوازە ئەوها زانیت خۆتی بەڵێ ئەوەت بە خۆتەزانیا خۆت کە لەسەروی من خۆم من لەسەرەوە بووم بەڵێ ئەو خۆتی بەس بەلامەوە ئەمزانیەویش خۆم بەس هەمووت خۆ من لێرە بۆ ئەو لەوێ بۆ من لێرە دوور بووی زۆر دوور بووی لێی تقریبەن هەستەکەم وەک چۆن بڵێ لەسەر مەسەڵەن لەسەر شاخێکەوە سیرکەی بۆ خوا هەورەکان تقریبەن لە هەورەکان تقریبەن هەوری نزم بەس زۆر بەرزە لەوە بووم و ئیتر لە پێشچاوم نەما دیار نەما ڕووم سوڕاندەوە و هەر سەیری هینمە کرد هەر چاوەڕێم کرد قسە لەگەڵ ئەو مناڵوهینە نەکرد کە
ڕۆحی دەریێنا قسە لەگەڵ نەکردن بەس زانیمەوە منداڵەیەکیان شێوت بینی ئەوەی یەکەمیان بەڵێ بینیم منداڵێک بوو کێشای ئەوەی دووەمیشان پیاوێکی ئینگلیز بوو ئەویشم بینی کە ڕۆحی ئەویشی کێشا و دایە دەست جەماعەتێک وەڵام مامۆستا لەوە بووم هەر وتم کەی ئەجە دەی بۆ نایکێشی و ئێمە بۆ ناڕۆین و بۆ نەجاتم نادەن و لەوانەیە بووم و قسە بکەوە نزیکەی بۆیە هەشتی بەیانی وەڵام مامۆستا لەپڕ ئەمە لە خوارە هەشتی بەیانیە بەس لەوێ زۆری پێ لەوێ کە من بەخەبەر هاتە من جازانی هەشتی بەیانی بەس من زۆرم پەلە بوو یعنی پەلەی وت بوو بڕۆی پەلەی ئەوەم وتم من ناخۆشەکانم تێپەڕاندووە حەز ناکرد بڕێتەوە شادە و ئیمانم هێناوە بە ئیمانەوە چمۆ لای خوای گەورە کوڕە هەموو ناچمەوە بۆ دنیا هەموو بە هیچ شێوەیەک چوونەوە دنیا نییە زۆر یعنی ئینسانێک چۆن مستعید ئەبێتەوە ئەوەنە دڵی خۆش بوو هەر زۆر دڵم خۆش بوو زۆر ینی دڵخۆشەکەم لەوەیە نەبوو مامۆستا لەپڕ وتی ئەزانی تۆ ئەجەلت تەئەخیر کرا کۆرە وتم نەکەی نەیڵێی نەکەی وەڵام مامۆستا ڕێک بەریدەم ئەو مەلەکل مەوت یا ئەو مەلایکی کە لەگەڵ ناو مەلەکول مەوت بەڵێ وەڵا وتی ئەجەلت تەئەخیر بوو خوای گەورە ئەجەلی تۆی تەئەخیر کرد بەریدەم مامۆستا چۆن شووتیەک هەڵەدەیە ناو حەوزێک ئاوەوە یعنی لەو ئاسمانەوە چۆن هەڵی دێت ناو یا بەردێکی گەورە چۆن هەڵەدەیە ناو حەوزێکی ئاوە چۆن تڵپەیە و گین فڕێدا بەم لاوە لە یەکسەر هاتەوە چۆیەوە ناو دەمارەکانم دڵم دەستی کردەوە بە ئیش هەناسەم هاتەوە خوێنم ئەهات و ئەڕۆی وەڵا ئاوات چاوم کردەوە سێرەکەم لە خەسەخانم جیازم بەسەرەوەی و بەسەر دڵمە و دکتۆر هینم لێ ئەدا و ئەم کارەباییانم لێ ئەدەن و وەڵا من چاوم کردەوە و یەکسەر دکتۆرەکە وتی دەست هەڵگرن بە ئینگلیزی وەڵا دەستیان کرد بە چەپڵە لێدان و هێ هاتەوە و ناخۆشترین لەحزەی ژیانم ئەو کاتە بوو کە چاوم کردەوە زۆرێکیان دەڵێن ئێمە لەو کاتە هەست بە گریانەکەین حەزەکەی بگریت ئەوە نەبێت تاقەتی یعنی ئەمود نییەشتیوە من نابێ بێمەوە ئێرە یعنی مامۆستا لە هیچ شتێک لە ژان ماوەنەی ئەو ساتە پەشیمان نەبوو یعنی لە هیچ شتێک لە ژیانما بەدەست خۆشە نییە ئەو دەقەیە بەلامەوە ناخۆش نەبوو کە هاتمەوە هیچ بەدەست کاکزانە ئەو لەحزەی کە بەریایت ئیتر تۆ ئەوانە نەبینی جارەتر هیچ تەواو یەکسەر تەواو بوو یەکسەر ڕۆژ ئەوەندە شتێکی بەقووەتە هیچ مەسافەیەکی نامێنێ هیچ کات و زەمانێک لەلای ئەو نامێنێ شتێکی زۆر وەیەسئەلوونەکە عەنی الڕوح قل الروح من ئەمری ڕەبی یعنی خوای گەورەش تەنانەت من خۆم زۆر جار وا هەستەکەم کە خوای گەورە بۆ بە تەفاسیل باسی ڕۆحی نەکردووە چونکە قودرەتێکە پاوەرێکە توانایەکە کە لە ئاستی عەقلی ئینسانە نییە کە تۆ ئەو وەزعەت بەسەرایەت چاوت تووشی عەینە اليەقین نەبی فبصرك اليوم حديد یعنی خوای گەورە بە وەصفێکی زۆر جوان باسی کردووە فبصرك اليوم حديد تۆ ئەم چاوێکی ئێساشتی پێبینی وەکە ئەکەویتە ئەو حاڵەتەشەوە زۆری فەرقە زۆر عەجیبە شتێکی هەستەکەی ئینسان ئەفرێت ڕۆحی یا ئەبرێت نا هەستەکەی چیت بیوە ئەتوانی بیکەی بۆ هەر شوێنێک ئەتوانی ئاگاداری هەموو شوێنێبی ئاگاداری هەموو شتێکە بی گوێ لە هەموو شتێک گوێ لە هەموو شتێکە بۆ هەر شوێنێک بتەوێ بەس ویستنەکەتە وەختی توان بەرزکردوتان نزیکی هەورەکان وانە
لەوێەوە تۆ کەش خۆتە بینی دیوارەکە و ئەو سەقفانە نەبوو بە بربەست لە هیچ شتێک بەس خۆممە بینی و قەرەوێڵەکەشمە بینی کە لەسەری ڕاکشاوم یعنی هیچ شتێکی هیچ بربەستێک نامێنە هیچی بیر نەچۆ تۆ کاکزانە نەخێر وەدەزانم دوێنێ وام لێ بەسەرات ئەرەڵە ئەجا لە مردنە ترسی ئێستا ئەوەی ئەوە بینێ لە مردنە ترسێ ئێستا من وەکو تەجروبەیەکی بەلاتەوە دێ بەڵام من وا هەست دەکەم مردن بە پێی ئەعمال و نیەتی خۆت لەگەڵ خوای گەورەیە هیچ کاتێک ئینسان بە زاهیر سەیری کەس نەکا بڕوا کەس زۆر کەس هەیە ئەوانە دڵی وابەستەیە بە خوای گەورەوە یعنی تۆ لە تەوەقعی تۆیان نییە ئەوها سەیریەکەی ئەڵێ بە تۆ بە شێوازێکی تر فکرت بۆیە چێ یعنی ئەوەی کە ئێمە چاوەڕێەکەین شتێکی ترە لە قیامەتە ینی ئەوەی ئەی بیستین جۆرێکی ترە بەس کاکزانە ئەوەت بیر نەچێ ئەو مناڵەت دوایی خەبەری ئەو مناڵەمان پێ بڵێ کە لەوێ بینی ناسید یەکسەر سعات هەشتی بەیانی کە بە خەبەر هاتمەوانە دوای سعاتێک تقریبەن دکتۆرەکان وتیان بای سعاتکە و بیبەنەوە تو مەزانم منیان بە ئامبولانس هێناوە و تووشی تەسەموم بوو بی خواردن ژەهراوی بۆچی من خۆم واستم کرد خواردنەکە خراپ بۆ پیس بەڵێ بەڵام شتێک بوو خوای گەورەی تر کە هێنای ئەهێنێ هیچ دەسەڵاتێکت نامێنە هیچ شتێک فریاد ناکەوێ مناڵەکە چۆن بینی دوایی بەڵێ دوایی هاتمە دەرەوە سبحان الله هەندێک ڕۆشتین بینیم یەک دوو سارەی پۆلیس وەستا و بڵێن لە بەریتانیا عادەت وایە نایلۆن وشتی لێدەن لە شوێنی حادیسەوەوانە ڕسمی مناڵەکەی لێبوو ڕسمی مناڵەکە بەسەر عامودەکەەوە هەڵواسرا بوو گوڵۆشتیان دانابوو لە هەر چوار دەوری منیش بە جەماعەتم ودوتمەوە چییە وتیان وەڵاوە دوێنە شەو سارە لێیدا ئەلێرە ئەو مناڵە جاین لەدەستە وتم کاکەوە من ڕۆحی ئەو منداڵم بینی کێشایان وەڵای تراوە بە شێوازێکەوە سەیریان کردم وتیان جارە ئیسراحەتکە وایانزانی وایان زانای خەڵەفاوم یعنی وەکو بڵێ وتیان لەوە چێت زۆر تەسیری تێ کردووەوانە بەس من هی پیاوەکە نەبینی هی پیاوەکەم نەبی نەزانی هی شوێ نەمزانی بەس هەستمە کرد لە خەسەخانە و شتیوە احتیمالیە ڕۆحی دەرجوو بێ بەزەوە مناڵە زۆر لێمەوە نزیک بوو زۆر نزیک ئەوەش هەر دوای وام لێکدایە کە خوای گەورە ئەویش هەرویستی وەکو ئاەتێک پیشانمدا کە بەس ڕۆحی ئەوە سەرکەوت ئەوان ڕۆشتن بەڵێ مرد هەستمە کرد کە خوای گەورە ئێوێ لە نێوان واقعی دنیاە و لە نێوان ئەو واقعی کە خەڵک ئەمرێ و ژیانێکی تر دەست پێیەکە هەردووکیان بە من پیشان بدە بڵێ ئەمە واقعی دنیای تۆیە کە تۆ وابەستەی بە کۆمەڵێک مادیات و شتی مەحدود و خەم و خەفەت و یعنی بڕوا بکە مامۆستا کە لەو وەزعەوە دێیتەوە سەر ئەم وەزعە یعنی دڵت تون دەبێ کاکزانە تۆ 15 ساڵێکە بێ ئەو ئەزمۆرە بینیوە هەستەکەی لەگەڵ پێش 15 ساڵەکەیە لەگەڵ ئێستەیە زۆرە فەرقە ینی هەستەکەی دنیا چووکە بێتەوە لە بەرچاو دنیا ئەوە نییە کە خەڵک هەڵپەی زۆر بووە کات قناعەتێ بۆ دروسە بێت دڵە بە قیامەت زۆر خۆشە بێت ئەم حاڵەتانە وە دروسە بێت دوای ئەو حاڵەتە وڵای مامۆستا تەبا نیسان ئەتا بمێنێتەوە لە دنیاە یان گوناحی زیادەکە یان چاکەی زیادەکە زەمانەکەی ئێمەش زەمانی فیتنەیە بەڕاست هەڵەسی و دانیشی ئەملات فیتنەیە ئەولات فیتنەیە ئەولات ئیبتیلایە ئەولا من بۆیە داوە لە خوای گەورەکەم کە ئەم فیتنانەمان بۆ بکاتە مایە خێری ئینشەڵڵا بڕوا بکە ئەو کەسەی کە دەست بە نوێژێکەوە بگرێت بە نوێژێکی سونەتەوە
ئەو کەسەی کە لە خێر و دەست بە خێراتێکە زیکرێکەوە بگرێ کاکە پارەت پێیە یعنی سوبحان الله ئەو مەبلەغانەی کە ئێستا لە گیرفانی ئێمەیە جاران خەڵک لە لادەیەک لە شارێکە ئەوەنەی پێ نەبوو بەس سوبحان الله ئەوەنە فیتنەکان زۆر بووە تۆ یعنی هیچ کاتێک بیرت بەلای ئەوە ناچێت بڵێ با من خێر و خێراتێک لەم پارەیە بکەم بە قستی ئەم و بەهینی ئەو بە ئەو یعنی خەڵک ئەوەیە تووشی فیتنەکە بوو. کاکزانە هەست ناکەی کردەوەکانی خۆت بینیەوە لەوێ؟ من کردەوەم نەبینیەوە هەز ناکەم بەس هەستەکەم ئینسان دائیمەن دڵت لە چی بێ دڵت پەیوەست بێ بە چیەوە خوای گەورە فەرمێ إن الذين قالوا ربنا الله ثم استقاموا بەس ئیستیقامەت زۆر زۆر ئەساسە بۆ ئینسان کە لەسەر ئەوەی کە هاتە ئەگەر نوێژە فەرزەکانی شتە ئیستیقامەتت هەبێ لەسەری ئەگەر تەنها فەرزەکانیشت بووە کە ئیستیقامەتت هەبێ لەسەری تتنزل عليهم الملائكة ألا تخافوا ولا تحزنوا بڕوا بکە خوای گەورە وعدی وایە ئەو مەلایکەتانت بۆ ئەنێرێ سبحان الله هەر کە دێن بۆلات نەخەفەتت ئەمێنێ نەترست ئەمێنێ یعنی هەست بەس ئەوەی پێش مەلایکەکان بینیت ئەوە دیارە شەیطان بوو ئەوەی پێش مەلایکەتەکان ئەوە من هەستەکەم کە خوای گەورە باسی قەرینێکەکە لە ئینسانایە ئەو هەستەکەم ئەو قەرینە بوو قەرینێک کە دایم تۆ بەرەو خراپە ئابات هەستەکەم ئەو بوو کە ئاهات ئەیویست لەو کاتی سەرە مەرگوهینە زەفەرێکە پێبەرێ زەفەرێکت پێبەرێ دوو دڵیەکت پێ دروستکە گۆرانیەکە پێ بڵێ تۆ بەدەم نوکتەی لا بەلا و خۆش و پێکەنین وانەوە خوا نەخواستە بەس من لەو بڕوایم بەس دڵت پەیوەست کە بەخوای گەورەوە خوای گەورە یەکسە فریا دەکەێت ڕۆژە ڕۆژان بە دڵنیایی و بە یەقینەوە کاکزانە هەستەکەی ئەمە ئەبینیتەوە بەڵێ پێشبەردن چاوەڕێم بەڵێ ئەنیسان دڵنیا بێتەوە من چاوەڕێم بەس هیوادارم لە کاتێکا بێت کە منیش حازر بم بۆی ئینشاءالله حازرم ئینشاءالله زۆر ئەو دوعا زۆرەکەم بەڕاستی بۆ دەمەزراوتن کە و لەشتان ساقە ئینشاءالله محفوظ من هیواداریشم ئینشاءالله ئەوەی کە ڕۆژێک لە ڕۆژان تۆبەی نەکردووە یان بە دوای شتێکەوەیە کە شتێکی دنیایی کورتە ئایا لە مەسەلەی پارە پەیاکردن بە ڕێگای حرامەوە ئایا خەریکی مەشروب خواردنی ئایا دوور لە خوای هیوادارم کە ینی بیرێک لە خۆیان بکەنەوە ئەو ناوە شەخسانە چونکە بەڕاستی ئەو وەزعی کە لەو سەرە مەرگایە دێتە پێشەوە بۆت یعنی هیچ کەسێک نەفریا دەکەوێت بڕوا بکە هەرچی دکتۆر و خەستەخانەی دنیاە بۆت بێنن هیچ ئیسپادەیەکی نییە یعنی تۆ لە پڕ خوای گەورە کە پشتە ملکی گرتەوە کۆتایی ئەرەوە خۆی گەورە دامەزراوتان کە ئینشاءالله خوای گەورە جزای تۆژاتەوە مەسەگیان کاکەزانە زۆر زۆر خۆشحاڵ بن بەڕاستی شتێکی زۆر زۆر گرنگە باس کرد ئینشاءالله سوودی زۆر گەورەی بۆ قیامەتی خۆت بەر و ئەوەیش بینیوتە هەر ڕەحمەتەن للعالەمی ڕەحمەتە بۆ عالەم ئینشاءالله کە خەڵک بیبیستێ و خێرێک دەستی تۆ ئەکەوێ ئینشاءالله پشت بەخوای گەورە ئینشاءالله عاقبەت خێرەوی عاقبەت خێر ئینشاءالله خۆشەویستانم ئێمە زۆر زۆر خۆشحاڵ بووین لە خزمەت کاکزانای خۆشەویستاکە بەسەرهاتێکی زۆر زۆر گرنگی بۆ باسکردین بەڕاستی ئەزمموی نزیکبوونەوەی لە مردنی بینیوە بە شێوێکی زۆر عجایب و سیر بەڕاستی ئینشاءالله سوودێ بێ بۆ ئێوەی ئازوو خۆشەویستیش ئێوەش بیکەن بە خەڵکی تر پشت بەخوای گەورە دەستخۆشیمان بۆ ئەم ستافە خۆشەویستی کەناڵی پێیان بکە لە خزمەتیان نبووینەوە لە خزمەت کاکزانە و سەرجەم ئێوەی ئازوو خۆشەویستە تا بێگەشتنەوەی تر بەخوای گەورەتان ئەسپێرم سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين والسلام عليكم ورحمة الله وبركاته خواتانك الله